کۆمەڵە برادرم ڕۆهەڵساوین بەکردنەوەی خولێک بە ناوی هەواڵی بەڕێز مام جەلالەوە. خولەکە لەلایەن کاک سیروان و کاک دانا و کاک سەردار بەڕێوە چێت. منیش وەکو سەرپەرشتیاری خولەکە اشتراکم لەگەڵ کردوون لەژێر چاودێری لیژنەی تیپەمیلەکانی پێنجوێنە کە پێکاتووە لە خولەکە پێکاتووە لە 20 فیرقا بە یەک دۆڕا و ئەکرێتە دەرەوە بە هیوایەوەی یاریی خۆش و تیپەکان شارە زوور هەڵەبجەی شەیدە خورماڵە عربەتە سەیسایەقە شارە زوورە پێنجوێنە فەرقێکی سلێمانی شتیایە. Hadi